كنعان چی دەکەی کەنعان؟ نیشانی دەبزانم ناواکە و بە ئیشانیش بڵێ کە چۆن نەترسیە زەرزەندەقت چووە. نەکی تۆ کەنعان؟ من چیم لە تۆ کردووە؟ ها؟ منیش لە پێشتای تۆ هیچم؟ تۆ ژنێک کە دەمهەوێت لەگەڵم بێ ئەیشان دەتوانی لەگەڵ من بێ؟ منیش پێشبینیەوەم دەکرد. بەڵام جان لەبیرکە هەروەها ژیانە کۆنشکە لەژێر پێت دەخولێتەوە. یا لەگەڵ من وەرە باو شتە بکەم کە پێویستە بۆتی بکەم، یانیش لێرە بوەستە و سەیری ڕۆشنی من بکە. لێخڕۆ بڕۆ. بەڵام ئەو تاکە کەس نییە کە دەڕوە. خاڵۆ پێوە بوون ئەوانم گرت. خاڵۆ لاچۆ جارێ ناخوارزە ئێستا زۆر باشتر خۆی دەشارێتەوە. ئێستا زۆر باشتر دەیپارێزن. ئێستا زۆر باشتر هێرش دەکا. ئێستا چەکەکەی سوار کردووە خوارزە. ئێستا نا. ئێستا خاڵۆ ئێستا جارێ ناخوارزە. ئێستا کەنعان لە هەموو شوێنێک بە دوای تۆدا دەگەڕێ. لە هەموو سێبەرێکدا تۆ دەبینێ. نەبوونی تۆ خوارزە ناخی ئەو هەراسان دەکا. جارێ ناخوارزە. تارمایەکانی تۆ ئێستا ئەو پەرێشان دەکا. ئێستا تەواوی دەکەم. ئێستا جارێ ناخوارزە. شتێک هەیە لە تۆدا نییە. پێش وەختە پێویستە ئەو شتە بەدەست بێنی. پێویستە ئەو شتە بەدەست بێنی. ئێستا پێویستە ئەو شتە بەدەست بێنی. ڕاست دەکەی خاڵۆ. ئەزەل کورمە و جاراوە خۆت بوون بکەی سوێن بەخوا پاچە پاچە دەکەم. بۆ کوێ دەچی ها؟ کارێکم هەیە کاکە پێویستە جێبەجێ بکەم. چۆن؟ ئەی تەمووسی کەنعان. ئەزەل منی شەر بۆ ئەوە دەڕۆم. ئەی ئێمە چی بکەین؟ چاوەڕێم بکەن. باش دەزانم چی دەکەم. ها کاکە لە پشت ئەمە دیارێکم بۆ جێهێشتۆ. نەوەک من پێی نەگەم خۆت پێ بدە. کوڕم ئاخر ئێستا کەنعان چی؟ نەوەک بەچی نەکەی؟
آخر کوڕەکەم هێشتا زۆری ماوە. ئیتر ئەو ڕۆژە کوڕەکەم کاتێک باوکت لانچتۆی بەدەستەوە بوو بۆ یەکەم جار باوکت لەم شەڕەدا بە تەنیا مایەوە، یانی ئەوەندەش بە تەنیانە ئەگەر چی لەناو ئەو هەموو شەڕ و شۆڕەدا بووین، بەڵام هەندێ ڕۆژانی خۆشمان هەر هەبوو خۆش، بەڵام ڕۆژانێک کە بە 50 دەژمێردرێن. هەستای؟ سڵاو، من تۆفیقم. تەفۆ لە عابەت دەوێ؟ تۆ ناوت چییە ها؟ دەتوانی قسە بکەوە نییە؟ ئەمر کە باش شتێکت بۆ بێنم. من برسیمە. تەفۆ مناڵەکەت بە قسە هێنا؟ هێنامە قسە، بەس داوای خواردن دەکا. ئاخر کاکە من چی لە منداڵ و شت تێدەگەم؟ چەندی دەخوا دەخوا، زۆر سەیرە سوزانم. ساڕێکی دەکەی کوڕم، مناڵی تەمووزە. باشە ئێستا من چی لەو بکەم؟ هێلکە ڕۆن دواتر باس دەوەرە تا دوانەکەوین. باشە ئێستا دێم. تەفۆ ئەزەلیش ڕۆیشت و فڕی. بۆ کوێ؟ نازانم، ئەوە مۆدیل نوێیە، لەمە دوا لەگەڵ من قسە ناکە، خواتە کۆتایی هات. تەفۆ بڵێ کاکە. دیسان تەنها من و تۆ ماینەوە. ئەمە چۆن کارێکە؟ هەموو شتێک کۆتایی دێ، هەموو کەسێک دەڕوا، هەمیشە هەر من و تۆ دەمێنینەوە. چی دەڵێ تەفۆ؟ چارەی دەکەین کاکە. هێلکە ڕۆن دەستەکانت ماچ دەکات. تۆ لێرە چاوەڕێکە، من هێلکەکەت بۆ ئامادە دەکەم و دیێنم، باشە؟ ئەلۆ؟ ها سەلام، پەیوەندی بکرد یەکتری ببینین. باشە، من کەمێک کارم هەیە، دواتر دێمەلات. شتێک دەڵێ؟ دەیڵێم من چیت بۆ دەیهێنم. تۆ شتێک لایە کە بتوانم لێتی داوا بکەم؟ هەیە بێگومان. دەمێکە نەمان بینی شەمۆ گەڕایتەوە سەرخۆت؟ گەڕامەوە جانگە. ئەو پەیمان بوون و گریان و تاوانبارکردنانی پێشتر نەمایتر وانە؟ کەواتە لایەنی خۆت هەڵبژارد. هەڵم ژارد. بیسەلمێنە.
سەیری